دۆستان ئازیزانی فیلمسازانم کاتتان باش خۆشحاڵین جارێکی کە یەک ئەگرینەوە ئەمڕۆ لە تەوەرێکی کە ئەو ڕۆژانەی کاری مۆنتاج کەوتە دەست کەسانی خۆمان لە تەلەڤزۆنەکانی ڕژێمی ئەو کاتەی سەدام دەرچوو بەڵام ئیتر وای لێهات خۆمان هەوڵ دەین بەدەستی خۆمان مۆنتاجی بەرهەمەکانمان بکەین و لەگەڵ مۆنتاژکردنە ئیتر بکەوینە پەخشی بەرهەمەکانمان لە بازاڕە و بینەران بیبینن و لە تەلەڤزۆن و لە هەموو بوارەکانە. ئەلبەتە مۆنتاج یەکێکە لە کایە سەرەکیەکانی بواری فیلمسازی و بواری تەلەڤزۆن و جێمە و کێشەیەکی زۆری هەبوو لە سەرەتایە لەگەڵ دەست پێکە. بۆ ئەوەش وەکو من خۆم ئاگادار بوو بێتم لە دوای ڕاپەڕینەوە کە خۆم لە کوردستان بووم و لەگەڵ ئەو دەستپێکەیان لەویا بووم، تەلەڤزۆنی گەلی کوردستان سەرەتا بوو لەوێەوە کاری مۆنتاج دەستی پێکرد. هەبوو لە دوکانی ڤیدیۆکان و لە ماڵان و وەکو کەسانێک هەیان بۆ ئایان کرد، بەڵام لەوێوە گەرموگۆڕی و بەردەوامی و شۆڕشێک لەوێەوە دەستی پێکرد، قۆناغێکی کە لەوێەوە دەستی پێکرد، لەوێەوە ئیتر کەوتە سەر پێی خۆی و قاڵبە ئەکادمیەکەی زیاتر وەرگرت. بۆ ئەوەش یەکێک لەو هاوڕێ دێرینانەم و یەکێک لەو کەسانی کە لەو سەردەمانە سەرقاڵی ئەم بوارە بووە. ئەلبەتە پێش ئەویش کەسانی کە هەبوونە، بەڵام حەزەکەم کە ڕوون لەو برادرانە کرد کەسیان دەرفەتیان نەبوو. بۆیە کاک یوسفی حاجی یونس ئەو لەو کەسانە بوو کە لەو سەرەتایانە خەریکی و کارانە بوو، تا ڕادەیەکی زۆر باش ئاگای لە هەموو پرۆسەکان بوو. کاک یوسف جان یاخوا بەخێر بەیبان چاومان. زۆر سپاس کاک سەرکەوت، زۆر سپاس دەکەم. سڵاو لێبێ کاک سەرکەوت جان. سڵاو لە تۆ، خۆشحاڵ بووین چاوەکەمی کاک یوسف جان. لێرەوە حەزەکەم کاک یوسف با لە سەرەتاکەوە دەست پێکەین، چونکە من نامەوێت تووشی ئەو هەڵەیە بم، ئەوەی لە لای تۆ ڕوونە واگەر شتێکش بێ من نەتوانم تا ڕادێک چونکە لەوێ نزیک بووم هاوکاریت بکەم. ئەو سەرەتایە چۆن دەستی پێکرد سەرەتای مۆنتاژکردن؟ بەڵێ کاک سەرکەوت، سەرەتای مۆنتاژ بڵێن هەر سەرەتای دامەزرانی تەلەڤیزۆن لە ساڵی 1991 لە 11/9 کە ئیش کرا. ئەو سەردەما مەرحەلەیەکی هەستیار بوو لە مێژووی گەلی کووردا کە کورد خۆی خاوەنی تەلەڤیزۆن بێ، کورد خۆی خاوەنی بەرنامەی خۆی بێ، خاوەنی ئەوە بێ کە خۆی بڕیاردەر بێ لەوەی کە چی بەرهەمێنێ و چی بڵاوەکاتەوە چی پەخشەکە بۆ بینەران. دیارە ئەو وەختە کاک عەباسی ڤیدیۆ و کاک خەباتی عەزیز میرزا و کۆمەڵێک کەسی کە ئەو ئیشیان کرد کە بە پەخشی چاوپێکەوتنەکەی هەڤاڵمامجەلە دەستی پێکرد کە ئەوە سەرەتای دەستپێکی ئەوە بوو کە ئیشی تەلەڤیزۆن دەستی پێکرد. دیارە یەکێکیش لە کارە گرنگەکانی کە پەیوەستە بە باری بەرهەمێنانی تەلەڤیزۆنەوە کاری مۆنتاژە لە دوای کاری وێنەگرتن. دیارە ئەو مەرحەلە بیدایانە زۆر لەبەر زەرورەتی ئیشەکە و پەلەی ئیشەکە و گرنگی ئەوەی کە زوو بگەێنرێتە پەخش زۆر گرنگەکە بە بواری مۆنتاج نەدراتە ئەو وەختەی کە هەم لە قەڵاچوالان یەکەم ستۆدیۆ و کۆنتڕۆڵی ئیشکردن دروستکرا. دوای ئەوەش کە گەڕانەوە ناو شاری سلێمانی لە بینایی زانکۆی سلێمانی کەمپی کۆنی کە لە ناو شارا بوو، وەختە لەوێ شوێنێک دروست کراوەکو دیارە پێشتر سۆدی تیا بوو، ئیشەکان کرا. ئەو مەرحەلە سەرەتایی کە ئیشی مۆنتاژ کرا لە بڵێن ماڵی مامۆستا عوسمان چێوار خوا لێی خۆش بێ، کاری تەلەڤیزۆن کرا. لەوێش هەم خۆی کاک عوسمان چێوار هەندێک جار ئیشی مۆنتاژەکانی ئەو وەختەی دەست پێ کرد و ئیشی تیا کرد تا کۆمەڵێک کەسی کە فێری بوون. هەم مامۆستا ئەنوەر قەراخیش کە پێشتر ئەزمریان هەبوو بەهۆی تەلەڤیزۆنی کەرکووک و ئەو وەختەوە هاتوچۆیان بۆ تەلەڤیزۆنەکان کردووە ئیشی
مۆنتاژیان ئاگا لێ بوو شارەزاییەکی سەرەتاییان هەبوو لە سەرەوەی کە کاری مۆنتاژ چۆن بکرێ ئیشەکان لێوە دەستی پێکرد تا تۆزێ پاش چەند مانگێک پەری پێدرا و ئیشەکان چوبوارێکی تری کاری بەرەمێنانی تەلەڤیزیۆنەوەم لە بەرنامە هەم لە گۆرانی هەم لە بەرەمێنانی پەخشی شەو چونکە وەختە ئامێری وا پێشکەوتو نەبوو کە پەخشی ڕاستەوخۆ لە ناوبینای تەلەڤیزیۆن بکرێت دیارە بەرەمەکان لە شوێنێک بوو کە بەرهەمێنرا دواتریش دەبرایە شوێنێکی کە لە سەر شاخ لەوێ و ئامری پەخشی لێبوو بە ڤیدۆ مۆنتاژەکەیان جا توانین ئەو قۆناغانە بکەین بۆی کە سەرەتای مۆنتاژ لە ماڵی مامۆستا عوسمان چێوار کە ئیش کراوە ئەو وەختە کاری مۆنتاژی ژەر لەوێ کراوە کە وەکو باسم کرد مامۆستا عوسمان چێوار و هەم مامۆستا ئانۆ قەراخیش ئیشیان تا کردو دوای ئەویش وەکو بەرهەمێن کاک هیواکاری کاک یوسف وا بزانم ئێمە ئەمە با لەوەشەوە بڵین ئەو ڕۆژەی لە مەلعەبەکە لە سلێمانی ئەوە پێڵێن مۆنتاژی مەیدانی هەرچەند گیراوە مەرحەلەیە بەڵێ ئەوە ئەتوانی بڵین بە مۆنتاژی مەیدانی دای بنین سەری بوو هیچ دەستکاری نەکرابوو بەڵام هەرچێتەوە قاڵبەوە ناتوانین بەس میکسەری تیان نەبوو شتی تیان نەبوو هەر یەک کامێرەیەک بوو ئەوانی ماڵی کاعوسمان من پێم وایە لەو کاتەیە سەرەتا پێشتر یەک دوو جارێک کاک شەماڵی ئەحمەد ڕەشید ئەو هێنرا پێشتر نازانم شەوێک هاتووە دوو شەو هاتووە جارێک دوان چونکە شەماڵ یەکێک بوونە لەو ماڵانەی کە لە کوردستانە لە سلێمانی وە لە هەولێریش و لە کەرکووکی شاهبووە دەوڵەمەند بوون هەی بوو ڤیدیۆ خەریکی ئەوشتانە بوو بۆ هیوایەتێکی خۆی بۆ برادران شتێ کردیتر لەو کاتە سوودێک لەو بینرا بەس وا بزانم مامۆستا ئەنوەری لێ نەبوو ئەو کاتە مامۆستا ئەنوەر دواتر مەرحەلەیە دوایی بڵێن ماڵی مامۆستا عوسمان چێوار بووە کە بڵێنی تر قەڵاچوالان دروست کرا دوای ئەوە چەند مانگێکی نەخایان گەڕانەوە ناو شاری سلێمانی وەکو باسم کرد لە کەمپی زانکۆ لەوێ لە بینایەکە خۆی پێشتر ستۆدیۆی تیا بوو بۆ دەنگۆوانە لێەوە ئەوی تروابزان مامۆسانۆر گەشتووە ئەوەی کە ئیش لەگەڵ کە ئەو ستاپی تەلەڤیزیۆنە بکە کاک شەماڵ ڕاستیەکەی من کە کاتێ چووم ئەو لێ نەبوو بەڵام برادرانی پێش من باسییانە کرد کە بۆ فەترەیەکی کەم تۆ ئیشی لەوێ کردو وەکو مۆنتاژوانە بەڵام زۆر کەم ماوەتەوە دوایی ئیتر لە شوێنێکی کەوە ئەو دەستی پێکرد لە دەستگایەکی تری تەلەڤیزیۆنیەوە دەستی پێکرد بینەوە سەر ئەوە کە بڵێن مەرحلەی مۆنتاژی مەیدانیەوە بوو کە بڵێن لە عینەکەی هەواڵ مامجلالەوە دەستی پێکرد کە مۆنتاژێکی مەیدانی بوو خۆش ئاماژەت پێدا بەڕێزێ وەکوەوەی کە هەر کامێراکە بوو بەڵام دوای ئەوە لە ماڵی مامۆستا عوسمان چێوار هەم بێژەر دەرکە و هەم ئەوەی کە بڵێن مۆنتاژی ڕەبتی بینی بەرنامە و بابەتەکان و خوێندنەوەی بابەت و ئاگداری شتەکان کە ئەوە کۆمەڵێک بێژەرە بۆ وەکو کاک جەمال قەمبار و ئەم پەیمانی خێزانی و هەم ژیان خانوانە بڵێن ئەوە ڕەبتی ئەوەش مەرحەلەیەکی مۆنتاژ بوو کە ڕەبتی بینی بابەتەکانی ئەو بەرنامانەی کە شەو پەخشەکرایەوە بە مۆنتاژێک دەست پێکرا کە هەموو بابەتەکان دەخرایە سەر یەک کاسێت و دەبرا لە شاخەوە پەخشی بەرنامەکانی پێکرا پاشان کە مەرحەلەی دوای ماڵی مامۆستا عوسمان چێوار بڵێن دوای قەڵاچوالانیش لە زانکۆ کە دەستمان پێکرە وەختەی تر ئینتاژی بڵێن بەرهەمی بەرنامە دەستی پێکرد وەکو بەرنامەی کەشکۆڵ وەکو بەرنامەی هونەر بەرنامەی وەرزش کە کاک ڕزگار کەمال پێشکەشیە کرد وەکو بەرنامەی خوێندکاران وەکو بەرنامەی شوێنەوارەکانی مامۆستا عەبدوڕەقیب یوسف کە ئەوە مەرحەلەیەک بوو مۆنتاژی بەرنامەکان بوو بڕگە بوو تۆمارەکرا ئەو بابەتانەی کە هەبوو بەپێی ئەو سکرێپتی کە دانرابوو ئەخرایە ناو بەرنامەکەەوەش مەرحەلەیەکی مۆنتاژ بوو کە بەڵام
بە شێوەیەکی خێرا ئەکرا بۆی فریای ئەو بکە بگەێنرێتە پەخشە بە یەکێ لە هینەکان مەرحەلەیەکە بڵێن ئەگەر قۆناغەکان دروستکەین لە دوای ئەوە کە کاری بەرەمێنانی گۆرانی دەسی پێ کرد مۆنتاژە گۆرانیە ئەو سەردەما کارێکی قورس بوو لەبەرەوەی کە مەرحەلەی سەرەتایی بوو هەم ئەوانەی پێش من و منیش کە داخڵی مۆنتاژ بووین نەمانەزانی چۆن ئەو ئیشە بکەین تاوەکو بە ئەزبوونی خۆمان بە خوێندنەوە مطالعەی خۆمان لەسەر مۆنتاژ و بابەتەکان شارەزایەکی سەرەتایی ماوەرگەرەوەکوی کە زین چۆنەکرێ بەڵام کاگی وا فەریقە وەختە تەلەڤیزیۆنی یەکێتی لە دووەکە بوو کاک ناسری ڕەزازی و نەرمەن ناسر ڕەزازی لەوێ کاگی وا فەریق دووسێ گۆرانی بۆ کاک ناسر کرد کە مەرحەلەیەکی پێشکەوتوو بوو لە مۆنتاژە کە ئەو ئەنسێرتی لە مۆنتاژە بەکارێنا پێشتر تەسویری گۆرانەکەی کردبوو بە پلەیباک و دوای ئەوە کۆمەڵە وێنەی تری خستە سەر بە ئینسێرت چییە ئینسێرت ئەوەیە کە تۆ دەنگەکە ناسڕیتەوە تەنها وێنە ئەخەیتە سەر ئەو وێنەی تری کە هەیە ئینسێرتی وێنەیەکەکەیەوە کاگی وا فەریق وەکو ئەوە حەزەکەم کاگ یوسف تۆزێکی کە بچینە سەری چونکە ئەوە یەکێکە لە پرسیارەکان وردەکاری زۆرەوێ و ئیشکردنی و سەبەب چی بۆ باین سێر بەکار بێنی و ئەها مەسەلەی مێرولەکە دوای ئەوەی بڕین و پێ با بڵێن خستە ناوەی پارچەیەک ڤیددیۆ بەس حەزەکەم شتێکی کە باسکەین با بیرمان نەچێت کاک عوسمان نووری لە ماڵی عوسمانەوە دەستی بەکاری مۆنتاژ کرد یان دوایی هاتە زانکۆ نازانم لەو جیانە لەکوێیا بوو کە من چوومە تەلەڤیزیۆن کە عوسمان لە مەرحەلەی ئەوەیە بوو کە ئیشی مۆنتاژێ کرد دیارە پێش من هەر لەوێ بووە بەڵام سەرقاڵی کارێکی کە بوو بەڵام دواتر بوو بە مۆنتێر و ئیشی مۆنتاژی ئەکرد لە ئەوەی من ئاگدار بووم بزانم لە مەرحەلەی کەمپی زانکۆ بوو کە عوسمان دەستی بە کاری مۆنتاژ کرد لەگەڵ ئەو برادرانەی ترابە کەم بوو ئەو وەختە ستافی تەلەڤیزیۆن کەم بوو کاری فەنیەکانیش کەم بوون چەند وێنەگرێکە بوو لەگەڵ کاگی وا فەریق ناڵێ مۆنتاژ کایش مەرحەلەیەکی کەم بوو چەند مانێک بوو دوای ئەوە ئیشەکەی ئەو گۆڕا بوو بە تەکنیکی پەخش و بورجەکان و ئەم بابەتانە کە عوسمان من وا بزانم لە ماڵی کاک ڕەحمەتی کا عوسمان چێوارەوە ئەو کاتەوە نییە کە شەماڵی ئەحمەد ڕەشید هاتبوو چونکە شەماڵ نەیەتوانی التزام کات شەماڵ تا ڕادەیەک من ڕێزی تایبەتم بۆی هەیە من خۆشمەوێت وەکو کەسایەتی خۆی لە التزامە تۆزێ قرس بوو ئیتر نازانم نەیتوانی چی بوو نازانم ئەوە بخینە ئەولاوە بەڵام وابزانم کاک عوسمان نووری و کاک عوسمان چێوار لەوێەوە هەردووچیان با بڵێن نەنێزانیاریان لە کاک شەماڵ وەرگرت بوو یان کاک عوسمان نووری زیرەکی خۆی بوو ئیتر پێشتر پێم وایە هیچ ئاشنایەتی لەگەڵ مۆنتاژە نەبوو وابزانم لەوێەوە ئیتر وەری گرت ئەو ئیتر چوە زانکۆ کردی یا لە ماڵی کاک عوسمان چێوارە کردی ئەوەیان زۆر متاکید نیم بەس ئەزانم لەو قۆناغانەوە دەستی پێکرد کۆناخۆی ئەو مەرحەلەی کە من باسێکەم بە هەمووی لە مانگی نۆوە تاوەکو مانگی یەک کە ئەو چواربانگا کات ستافەکەشە وەختاوە نەبوو کە تەخەسوس و تایبەتمەندەکان لە ئیش هەجیا بکرێتەوە تەنها ئەوە نەبوو کە گروپێک ئیشێ کرد بە دەستە جەمعی بە هاوکاری بە هەرەوەز ئەوە نەبوو بڵێن فڵان کەس ئیشەکەی مۆنتاژە فڵان کەس ئیشەکەی وێنەگرتنە لەم سەرەتایەیە گروپێکی هاوکاری هەبوو لە بینی گشت کارمەندەکانە بەڵام ئەوەی کە بڵێن زیاتر فەنیات و هونەرەکانی زانی بە یەکەوە ئیشیانە کرد کا عوسمان وەکو عوسمان نووری باسەکەین کە وەکو سەرەتاکە دەستی پێکردەوەی من بزانم لە مەرحەلەی ستۆدیۆکانی زانکۆ بوو کە بەڕەسمی وەکو کاری مۆنتاژ وەمانە ئیشێ کرد کە منیش دواتر پەیوەندی پێوەکردن ئەڵبەت سەرەتاش منیش کارەکەم مۆنتاژم بۆ وەکو کارمەندێکی بەشی
کارژێڕی وەکو ئیدارە لێ بووم دوایی لە کاتی هەڵبژارنەکانی پەرلەمانی ساڵی 1992 وەختەکە عەباس بڕیاریە ستودیۆیەکی پێی دروست کرد وەکو مۆنتاژ کە من و عوسمان نووری و کاگیوا فەریق و خوا لێ خۆشبوو هونەرمەند ئازاد خانەقینی لە ئەو ستودیۆ دانراین دەستپێکی من لە بەشی مۆنتاژ کە وەکو مۆنتێر ئیشم کرد لە ئەو قۆناغەی یەکەم ڕۆژی دەستپێکردنی هەڵبژارنەوە بەڵام پێشتر کە عوسمان نووری ئیشیە کرد کاک سیروان جەلالمان بیر نەچێت سیروان جەلالیژێ چەبوو لە دەسی پێکرد بەڵێ بەڵێ کاک سیروان جەلالمان بیر نەچێت کە ئەویش لەگەڵ کە عوسمانە بەیەکە و ئیشانەکرد هەڵبەتە ئیشەکە وەکو باسم کرد ئەو سەرەتایە هۆ بوو کە ئەو بەرنامانەی وەکو ئاماژەم پێەیە بە ڕۆژ مۆنتاژ ئەکرا بەڵام کەی دوای نیوەڕوان کاری ئەو بەرنامانەی کە تایبەت بوو بە تەلەڤیزۆن وەکو بەرنامەی کەشکۆڵ کە لە سەری ساڵی 1992 دەسی پێکرد بەرنامەی خوێندکاران هەبوو بەرنامەی هونەر هەبوو کە خوا لێ خۆش بوو ئارامی حەمە بچکۆل لەگەڵ خاتو پەیمان عەلی وەکو بێژەر ئیشیان تیا کرد بەرنامەی وەرزش کە خوا لێ خۆش بوو هەڵگورد عارف و کاک ڕزگار کەمال تەمەنی درێژ بێ ئینشاءڵڵا بەیەکەوە ئیشیان تیا کرد کۆمەڵێک بابەتی تریژە و کۆمەڵی کاک خالید مەجید کاک خالید مەجید فەرز بەرنامەی یاسا کۆمەڵ مامەسا عەبدوڕەقیب یوسف بەرنامەی شوێنەوارەکان کۆمەڵێک ئێستا لە یادم نییە بەرنامەکان زۆر بوون کا عوسمان نووری و کاک سیروان جەلال کە سەرەتای مۆنتێرەکان بوون ئەوان ئیشی هەم بەرەمێنانی و بەرنامانیانە کرد هەم پێکەوە گرێدانی بەرنامەکانی شەو چ لە فلیم کارتۆن و ماوەی مناڵان چ لە بەرنامەی ڕۆژانەی تەلەڤیزۆنیە بوو کە بابەتی ماوەیەکی زۆر گرنگ بوو بۆی خەڵک ئاگاداری وەرە ئەگەر لە ئەو کۆمپانیاوشانە یا ئەو فەرمانگانەی کە ئاگاداریان بڵاوە کردەوە ئەو ڕۆژانی تەلەڤیزۆنی هەبووە پێشەرەکانیانە بەهەرحاڵ ئەم بابەتانە هەمووی تا ئەگەیشتا ئەوەی پێشکەشکردنی بابەتی ئەم شۆمان کە فیلمی ئەوەیە ئەمە بە هەموویەوە لەسەر یەک کاسێت چونکە نەئەکرا ئەمەین بێ ئەبرا لە سەر شاخ لە شاخی قولەڕەش و دواتریش کە شاخی ئەسمر ئامێری پەخشەکەی چاکرایە و پەخشی تەلەڤیزۆن گوازرایەوە ئەمە مەرحەلەیەکی مۆنتاژ بوو تۆ بە ڕۆژانە بەرەمێنانی ئەم بەرنامانەتە کرد هەم دواتریش ئەم بەرنامانە هەمووی ڕەبتەکرایەوە بە یەکەوە لەسەر کاسێتەوە ئەوەی کە ئێستا تۆ دانیشی بە دیار تەلەڤیزۆنێکەوە هەموو بابەتەکان بە زنجیرە لە دوای یەکەوە ئەبینیت ئەمە مۆنتاژ بوو کە ئەو سەرەتایە ئەکرا ئەبرایەوە کە منیش دوای ئەوەی کە تەلەڤیزۆن پەرەی سند و پێشکەوت و بڵێن ستۆدیۆی تردانرا ئەوەختە ئیتر منیش ئیشەکەمان ئەوە بوو کە ئەم بەرهەمێنانی من ماوەیەکی زۆر بەرنامەی یاسا و کۆمەڵم لەگەڵ کاک خالی مەجید فەرز کرد ئەو چاو پێکەوتنانەی کە هەبوو وەکو مۆنتاژ ڕەبتەکرایەوە بەیەکەوە ئەمە سەرەتایەک بوو سەرەتایەکی بڵێن شەڕ بوو ئەما کرد لەگەڵ تەکنەلۆژیای هەم جیهازەکان و ئامێرانی کە هەبوو زۆر سەرەتایی بوونەوانە بوو کە لە ماڵا بەکارێنرا هەمووەکو ئەوەی کە بڵێن ئامێری پێشکەوتومان دەست پێ لەبەر گرانی نرخەکەی نەئەکرا نەئەهاو دووەم بەهۆی ئەو گەمارە ئابووری کە لەسەر ئەو وەختەی عێراق هەبوو نەئەتوانرا ئامێر داوا بکەین هەم خۆمان وەکو کورد ئەو وەختە لە قۆناغێکی قاچاق هابوون لە عێراقا چونکە راپەڕین دروست بوو ئێمە جیاب بووینەوە لە ڕژێمی ئەو وەختەی بەخا هەم ئامێرمان دەست ناکەوەی هەبوو کە لە بازاڕە چی ئەفرۆشرا سیر ئەکرا ئەوەی کە شارەزایی هەبوو لە کوالتیە بزانێ کامیان بەرزترە کوالتیەکەی و جوانتر وێنە ئەگرێ و ئیشی مۆنتاجی پێکرێ ئەو وەختە ئەهاو کە پیانەوە VHS یشانی ڤیدیۆ هۆم سیستەمە و سیستمەیە کە لە ما نابەکارەیە جا من با شتێکی کەو بۆ بڵم کاک یوسف جان لەو کاتەیە شتی تازە هاوردە ناگرا یعنی با بڵێن ڤیدیۆی VHS هاوردە ناکرا تازە نەبوو کامیرە هاوردە نەبوو جارێ هەر لە سەرەتایە چونکە عێراق هەمووی ئابلوقەی ئابووری لەسەر بوو
و عێراقش ئابوڵقەیەکی ئابووری لەسەر کوردستان دانابوو ئیتر تۆ ئەوەی هەبوو ئەو ڤیددیۆ لە بازار دەسەرکەوتایە ئیتر بە سوودفەش ئەو ڤیددیۆیە سێرتە کرد کردارێکی تیا بوو عملیەکی تیا بوو عملیەکە بە کەڵکی مۆنتاجە هات بۆ ئیشێک وەکو ئینسێرت کەوتر ئەیتر نەبوو یان با بڵین تایتڵێکی ئەگەرتیا بواە ئەو تایتڵە شتێکی زۆر سادە و ساکار بوو شتەکانی وان نەبوو یعنی بەس چی بوو ئیتر ئەوە بوو کە دەسەکەوت ئیتر کە دەست شەکەوت وەرە عەدەسەکەی پاکەوە کە وەرە ئاگاد لێبێ ئەمە هەر هەمووی مشکیلە بوو فلیمت بۆ نەقرنجێنێ ئەمە هەمووی گرفتی ئەو کاتە بوو بەڵێ زۆر جار لە کاتی شایەمە یەکێ لە گرفتەکانمانەوە بوو کە چاوی بڵێن عەدەسەکەی کە پێڵێن دەرزی ئەو دەرزیە بەهۆی ڕتوبەت و تەڕبوونی کاسێت بەهۆی کەش و هەوا و باراناوی و زستان بە تایبەتی کە بینێنا پیسە بوو ئەو وەختا وایە ناچار سەر لە نوێ دەستی پێ بکردێتەوە تاوەکو زۆربەی ڤیددیۆکان ئێمە قەباخەکەی هێڵرا بوو بۆی زوو فریاکەین پاچکەینەوە بە پەڕەی سیغار و بە چونکە ئەو پەڕەی سیغار زۆر ناسک بوو عەزی دەرزی عەدەسەکەی نایە بۆ زۆر جار پاکمانە کردەوە یەکێ لە سوختی تێ نەکەوێ نەوەکو دوای سوخت بکاتە فیلمەکانی سەر فیلمەکانش بەڵێ ئەمە یەکێ لە عینەکان دووەم ئەگەڕای بزانی کام ڤیددیۆیە بە کەڵکی ئەوە بێت کە تۆ ئیشی پێ بکەی لە ڕووی ئەلوانەوە جوان بێت دیارە ڕەبتەکانمان کۆمپۆزیت بوو کە بیدائیترین ڕەفتی ڤیددیۆ بوو کە ئەمان کرد لە ڕووی گەیاندنی سوورەوە بە نسبەیەکی کەم بە ئێستا ئێمە خۆمان تێگەیشتووین ئەو نسبەیە چیەکە مێگابایتە بەرامبەر بە ئەو وێنەی کە ئەینێرە تا مێگابایتەکە بەرزتر بێ کوالیتیەکە بەرزترە بێ لەبەر وەختە ئەو ڕەبتەی کە لەبینی ئەو ڤیددیۆیانە شامان کرد بۆ نەقڵ هەم چونکە لە ڕێوایەرەوە ڕووی ئەو وەختە کوالیتی دەرەجەیەک دائەبەزی نووسین دروستە بوو ونبوون لە کوالیتیا دروستە بوو ئەمە یەکێک دووەم دوایی لە ڕێی چەند برادەرێکەوە درکمان بەوە کرد کە ئەو ڤیددیۆیانەی ئەگەر ژمارەی دەرزیەکانی زیاتر بێ کوالیتی باشترە بۆ نمونە ڤیددیۆ هەبوو عەدەسەکەی دوو دەرزی بوو دوو چاو بوو هەبوو چوار چاو بوو چوار چاوەکە کوالیتی باشتر بوو دوایەوە فێری ئەوە بووین کە زانیمان ڕەبتی سوپەر هەیە سوپەر لە کۆپۆزت باشترە بەوە ڕەبتەکانمان کرد دوای ئەوەی تر چۆ سەر مەرحەلەکانی کە بڵێ نەکردوایی بوارە هەبوو باسمان کرد ئەچینە سەرەوە با لەسەر ئەویان باسکەین کاک یوسف جان مەسەلەی گرفتەکە لە بینی کاسێتەکە و ڤیددیۆکەش ئەمە نێتیان پێوت حساسیت ئێستا میگابایت و پیکسڵ و بەسەو کاتە نێت بوو چونکە مادەی شریتەکە مغناتیسی بوو ئێتر چەند قووەتی کاسێتەکەی چەند قووەتی ڕاکێشانی هەبوو و ڤیددیۆکە چەند قووەتی تۆمارکردنی هەبوو ئەو دەرزیانی کە تۆ باسیەکەی ئەوە بوو تۆماری بکات لەسەر کاسێتەکە بەڵام کاسێتەکان ئەوەی کە هەبوو لە بازارڕە 125 بوو حساسیەتەکەی 625 بوو و هەر لەو کاتەشا پێشتر کە یۆماتیک هەبوو ئەوە لە تەلەڤزۆنی کەرکووک و بەغابوونەوانە ئەوە قوینەکەی وابزانم نازام 7000 شتی وابوو نێتەکەی بۆی ئەوەیەوان زۆر بەخۆت بوو زۆر متەوەر بوو وەکو ئەنۆلۆک لەبەرەوەی کە هەم پانی کاسێتیش دەورە بینێ ئێستا لە سینەمایە 16 ملی بوو 8 ملیم و 35 ملیم لە ڕووی کوالیتی فەرقی هەیە لە ڤیددیۆی وەختی ئەنەلۆکیژە پانی کاسێتەکە پانی شریتەکەی تا پانتر وایە مەجای ئەوەی ڕەنگەکان تیا جوانتر دەرەکە و مەرحەلەیەکی پێشکەوتوو کە لە سەردەمی سەرەتاکانی دروستبوونی تەلەڤیزۆن و هەم دواتریش کە لە شەستەکانی سەدەی ڕابردوو پەرەی پێدرا یۆماتیکێک بوو لە پێشکەوتۆکان کە لە ئێستاش لە ڕووی کوالیتی و لە ئاستی ئەم دیجیتاڵانەی کە ئێستا هەیە کوالیتی بەرزە یۆماتیک لەبەرەوەی کە وەکو خۆت ئاماژت پێدا نێتەکەی بەرزتر بوو ئەمە ئەوە بوو جایەکە لە گرفتەکانیش کە لە کاتی مۆنتاجە ئێمە تووشی گرفتە بووین زۆر جار ڕەبتی بینی فرێمەکان یەک گرتنەوەی فرێمەکان زۆر جار باشێکی ناگرتەوە
نەمانەزانی کە ئەم کاسێتە ڕیکۆردمان بەرە دوای چەند سانێ ڕیکۆرد دەکا. ئێمە لە سەر بەشی پێشەوەی داشبوردی ڤیدیۆکە ڕیکۆردە بوو پاوزمانە کرد ئەو کاسێتی کە ئەمانیست بڕوابووی پچڕانی تیا دروست نەبێت لە شوێنێکی تەواو و سابتا کە کابرا بڵێن وەکو ئەو کەسی کە قساکە سەرەتای دەستپێکردنی قسەکەی بە مەسعودی ڕەبت بێ ئەوەشمان زۆر درک پێ ناکرد تا دو ئەوە زانیمان کە ئێمە لە ڕیکۆرددا ڤیدیۆ پاس بۆکە دوای 2 سانیا 3 سانیە بەرەڵابکەوەی شوێنی خۆرایەک بێتەوە وەکو نەبوو کە ئێستا بە کۆمپیوتەرەکری بە ئاسانی توانی ڕەبتەکان بکەیت. بەڵێ ئێستا توانی وشە بقرتێنی ئەوسا وشە نەبووە وایە وەختێک دەستی پیا بنی بزانی کەی ئەچێتە سەر ئەو جێگەیە اینجا جاری وەگر سێ جار دووبارە دەکرد و هەر تا دۆزیەوە. بەڵێ ئەوە شەڕێ بوو بەڕاستی ئەمان کرد کە عوسمان نووری خۆی دەستی ڕقاز ببوو لەوەیە کە کابرا بڵێن ئەو کەسی کە بۆ نمونە لە درامایە ئەگەر لە گرتەیەکە کابرایەک بڵێن یا ئەکتەرێک سڵای بکردایە بیوتە چۆنی باشی ئەحواڵێ ئەوەی جوابیاتەوە من باشموانە بێ ڕەبتێکی سەلس بێ خۆش بێ جوان ئین بێت پێش چۆنێکە بە سانەیەک ئەبایە پاوزی بکردایە لەم لاوە کە ڤیدیۆی ڕیکۆردەکەی بەرتەیە دوای 2 سانیە ئەمەی ئەم سەریان کە پلەی باکەکەیە ڕەبت بێتەوە بەیەوە 2 سانیە بازێ ڤیدیۆ بوو 3 سانی پێچوو ئەبوو 4 پێچوو ئەوە هەوەی چێ لە گرفتەکان یا زۆر جا گرفتەکانەوە بۆ خۆی فرێمەیە و نیفرێمەیە لە فرێمی تەواوە نەیەگر لە نیفرێمای کرد دوای 3 سانیێش هێشتا لەقتەکە بڵێنگرتەکە پرتەپرتی ڕەنگەکانێکە ڕەنگەکان بەسەری ئاهات و ئەڕۆی تاوەکو پاش چەند سانێک سافە بۆ ڤیدیۆ ئەمە یەکێ لە گرفتەکان بوو کە لە VHS و لە ئەنەلۆکا بە تایبەتی زۆرە ئەو گرفتانی کە هەیەەوە زۆردا لە دراماکان و لە فیلمەکانە ئەو کێشەی بۆ دروستەکردن چاریشمان نەبوو. ئەمە وەختیشی زۆر پێچوو ئێستا سێرەکەی تۆ مۆنتاژی بەرهەمێکی باشە توانی لە شەوێکە لە چەند سەعاتێکە ئەکەیت بەڵام من بیمە ئەو کاتە کە مۆنتاژی قەرەجمان کرد وا بزانم 10 سەعات بوو 8 سەعات شەو دانیشتیم هەمووی 8 دقە یان 9 دقەیەکمان مۆنتاژ کرد. بەڵێ زەحمەت بوو قورس بووە بە ئاسانی نهاتە دەست چونکە عملیەکە پرۆسەکەی زۆر قورس بوو لەو کاتەیە. زەحمەت بوو لە ئەنەلۆگا ئامێرەگەی پێ ئەوترێ ئیدت کۆنتڕۆڵ کە هەم ئەبێ ڤیدیۆ کە خۆی ئەو سیستەمەی تێبێ کە بتوانی ئیدیتینی پێ بکەی کە لە کۆتایەکانی نەوەتەکان و سەرەتای دروستبوونی کورسات تا چەندانێکمان پیا کرد لە کورسات. من خۆم شەڕێک بۆ حەزم لێ بۆ ئیشم پێیە کرد کە زانین چۆنە وەکو مەرحەلەیەک چونکە وەخت کۆمپیوتەریشمانەوە بەڵام یەکێ لە گرفتەکان لە مۆنتاژە ئەوە بوو کە لەقتەکان غەڵەتی بکردایە لە ڕیکۆردا زۆر جار لەوەی پێش خۆی ئەخواردەوە لە شوێنی باشە ئیتر مەجال نەئەما بیگری ناچار ئەوە بچیتاتەوە لە قتەی پێش ئەوەش ڕەبت بکەیتەوە زۆر جار ئەوەش ئەگە خەلەلی تێ بکەوتایانی مەرحەلەیەک بوو لە کۆتاییەوە جاریوە بۆ هاتیتەوە بۆ بیدایەت بۆی بچیتەوە شوێنێکی باش ڕەبتی لە قوتەکان بکەیتەوە گرتەکان بە دوای یەکا بە سەلسی بڕاتەوە تا شوێنی کاتە نازانمەوە ئەگەر وازەح بێت لە فرێمی ئەخوار ڤیدیۆکە تۆ لە لەقتەیەکە پاوزێ کردو ئەتێ ڕیکۆردی لەقتەیەکی کە بکەی بە دوایە زۆر جار پیتی ئەخیری حیوارەکە ئەبچڕە ناچار بووە بووە بچیتایەتەوە بۆ گرتەیە پێشتر. ئەمە یەکێ لە گرفتەکان زۆر جار ئەو وەختە گرفتی کارەبا هەبوو گەرمەی مۆنتاژا بووی ئیش کرد کارەبا ئابڕا ئیشەکەی لە تێگەیەوە نیو سەعات بۆ سەعاتێکی لە ئیشەکەی تۆ تێگەیە بڵێن بۆکو کارکردنە وایە بچیتایەتەوە لە شوێنێکی باشە ئەو گرتەیە و بگرتایەتەوە پاوزی کردایەتەوە ئیش تیا بکردایە
تا مەرحەلەیەک بوو کە بڵێن ئیتر وردە وردە کۆمپیوتەر پێ بۆ مە هێشتا یارمەتی یەکم بەی کاک سەرکە و ئەمەوێ ئەماش بە ڕۆڵی وێنەگرەکانیش بێت ئەو وێنەگرانی ئەو سەردەمە ئیشیانەکرد خۆشیان لە مەیدانی کارە مۆنتێر مۆنتاژیان بە کامێراکانیانەکرد وەکو ئیش زۆر جارێ ئێمە فریان ناکەوتین بۆ نمونە ئەگەر شوێنێک بواە کۆنفرانسێکی تیا بواە بۆ وێنەگرێ بچوایە بۆ کاری وێنەگرتن پێمانەوتن کاکە ئێوە مۆنتاژی ئینەکە بکەن لەوێ لە کاتی تەسویرا مۆنتاژکەن بۆی بۆ ئێمە کە هاتەوە هەرەوە بمێنێ ڕیکۆردی کەینە سەر کاسێ بە تایبەتی بۆ هەواڵەکان یان لە گرنگ و ئێمە زۆر جار کامێرامانە چوو بۆ گرتنی سلایداتی شار و سروشت و ئەمانەکە لە بینی بابەتی بۆ بابەتێکی کە بۆکو شوویەک پیشانەیرا وەختە بایی بووکە ئەو قۆناغاکرا کامێرامان خۆی لەوێ دەوری مۆنتێری ئەبێنی ئیشی مۆنتاژی لە کاتی وێنەگرت ناکرد بە تایبەتی ئەگەر بینەوە سەر مەرحەلەی ئینسێب کە هاتن لای ئێمە دەنگمان بۆ خستنە سەر کاسێتەکەوان لە کاتی تەسویری گۆرانەکە بە ئینسێب کە پلەی باچام و گۆرانی بێژەکە کرد مۆنتاژ بوو لە سەرەتاوە ڕۆیگەر تێبینی بکەین لەو گۆرانیانەی کا وەختە کاری وێنەگرت بۆ کراوە و کلیپی بۆ کراوە هەستی پێەکەی کە مۆنتاژەکەی مەیدانی بۆ کراوە چونکە زۆر جار گۆرانی بێژەکە ئەگەر وشەی بیدایەتی ڕۆیۆشتا فریای دۆبلاجەکەی نەکەوت بوو دۆبلاجی بکە دوای ئەوە دەستی پێکرد ئەوەش دوایی درک بەوە کراکە ئەگەر بێت و ئەو مۆنتاژ و ئینسێرتەی کە لە کامێراکە لە کاتی تەسویرە لە کاتی وێنەگرتنام کامێرامانەکە بیکات ئەگەر لە کۆتایی گۆرانێکەوە بێتەوە بۆ بیدایەت ئەو وەختە ئیشەکە جوانتر و مەسعودتر دەرەچوو لە ئەخیری گۆرانێکەوە تەسویرە کرا ئەهاتەوە بۆ بیدایەت خۆی وەختە بە سەلیقەی خۆی وێنەگرەکە کە ئیشی تیا کرد ئێمە بڵێن مۆنتێرەکانە وەختە کە بڵێن وەکو باسم کرد کا عوسمان نووری خۆم و وەکو کاکێ ئاکۆ کاک دیار جۆڵا کاک دڵبەر مستەفا کاک سیروان جەلال وەختە ئەم پێنج مۆنتێرە بوون سەورەکانیش کە حەزەکەم نایان بێنم خوا لێ خۆش بوو دڵشاد ئەحمەد کاکی بەڵێ بەکر فەرج بوو هاوڕێ عەزیز بوو کاک ئاسوی جەمالی موختار بوو کاک هەردی عومەر بوو کاک ئاکۆ عومەر و زۆرێکی کە کاک مەریوان عەبدوڵڵا و کۆمەڵێکی کە بڵێن کە بە قۆناغ هاتنە ئیشەکە و دواتریش ئیشەکان بەجێش کە بەڵام ئەوەی بنەڕەتەکان ناوەمێنان لە سەرەتاوە لە نەوەتەکان لە سەرەتای نەوەتەکانەوە لە 1992 بەردەوام بوون سەلیقەیەکی باشیان پێیا کرد بوو لە کامێرای ئەنەلۆگ و VHS وەکو ئاماژەم پێیا خۆیان ڕۆڵی مۆنتێریان نەبینی ئەمە کە ئیشەکانیان ئەهێنایەوە تەنها ئەومان لەسەر بوو بە تایتڵی بیدایەت و کۆتاییمان بۆ ئیزافا کرد لە گۆرانیەکە ئەوە قۆناغێکی گرنگە کە بڵێن ئاماژە بەوە بین وەکو مۆنتاژ خۆش کامێرامان خۆی وەکو مۆنتێر دەورە بینی لە کاتی تەسویری بابەتەکانە کە مەیدانی بەڵام لە درامایانە لە بابەتەکانی تر ئەمە گرفتێک هەبوو لەو کاتانەیە لە کاتی مۆنتاژە ئەگەر لە کاتی تەسویری شاوایە ئەگەر بەهاتایە لە ناوەڕاستە لە ناوەڕاستی ڤیددیۆکە لە قتەیەک دیمەنێکە چی بە ڤیددیۆ ئینسێرت کردایە داخل کردایە چی لە ناوکە بە کامیرە بتگرتایە ئەو لە قتەیە دوای خۆی ئەیکرد بە مێرولە ئەو کاتێک کە ستۆپ دەکرد ئەیکرد بە مێرولە هەتا چووە سەرەویتر ئەمە گرفتێکی گەورە بوو هەتاکو چارەسەری بۆ دۆزرایەوە لە سەرەتایە کە چۆن بێت ئەوە مشکلەیە حەلکەیت ئەوایە وەکو خۆت وتت لە بیدایەتەوە دەست پێ بکەیت دوایی ئینسێرت پیا بوو ئینسێرت لە سەرەتایە لە کامیرەی وا بزانم ئێمدەیە بووە نەبوو
خۆی کەعباس کە بڵێن لە شاخ ئیشی تەسویری کردو بە ئەیتو کردێتی ئەیتو خۆی لە ئەیتووە هەبوو وایە لە ئەیتووە هەبوو بوو کە دواتر ناڵم کاگیوا فەریقە و گۆرانیانەی هونەرمەند ناسی ڕەسازی لە دووە کرد بۆ ئەیتوانە ئیشەکەی تیا کردو کە خۆی لە داشبوردی پێشەوە یەکێ لە دووکمەکانە بوو لێ نووسرا بوو ئینسێرت نەزان تا دوای تاقی کرایەوە کە بۆ ئەوە بەکاربێ دوای ئەوە دۆبیژە بۆ توانی تۆ سوورە مۆسیقای بخەیتە سەر بە خەتێکی کە ئیزافەیکەی دوای ئەوە توانی کە بڵێن دۆب لەسەر خەتی دووەم کەی ئەوە کە هەنێ ڤیددیۆی تایبەتمەند هەبوو کە ئۆدیۆکەی چەناڵی زیاتریە بوو توانی دۆبی وەکو مۆسیقای تەسویری وەکو حیواراتی بڵێن ئۆڤەر بۆی سوۆمانە ئیزافەی بکەیتە سەر ئەوەش قۆناغێ بوو کە هاوشانی ئینسێرد بۆ کاری مۆنتاژ لە بەتایبەتی لە درامایەیان لە خوێندنەوەی شیعر و ئەم بابەتانی تراکە بەکارهێنرا کاری ئەو ئینسێرتا کرا چونکە پێشتر ئەگەر لە قسەی ئیزافە بکرایەوە بۆی خۆت ئاماژە پێ نەئەزانرا بە ڕیکۆرد دەکرا کە لەو شوێنەیە ڕیکۆردەکە وەسێنا بە دوای خۆیان تەرزە و مێلوورەکەیە کرداوە کۆچۆ سەر ئەوی پێشۆتە من خۆم ویستم دوایش ئاماژەی پێ بەمەوە لە کاتی مۆنتاژی فیلمی قولە پیزا بوو لەگەڵ کاکجلی زەنگەنە کە شەیەک تا بەیانی شەشی بەیانی بوو ئیشی مۆنتاژەکەم بۆ کرد 25 دقیقە مۆنتاژ کرد بوو وتی یوسف وەڵا لە قتەیەکمان بیر چووە بێ ئیزافەیکەین مەڵای کاکجلی ئەم ئیزافەیە لە قتەیە تۆ سوورە نییە ئەبێ بە حیواریشەوە بێ ئەوایە ئەوەی کە مونتاژمان کردووە یا ئەوە تا نەقلیکەین ئەوش کوالەتی دامەزی یان ئەوە تا ئەوایە ئەوەی کە کراوە لە سەرەتاوە دەست پێ بکەین نەبەرەوە ناچار وازی لێ ناوەتی مادەم ئەرکەکە قورسە و ناکرێ گرنگ نییە لە قتەکە وازێنین کە کاتی خۆی ئەو وەختە ئیشی مۆنتاژی فیلمەکانەکرا قرس بوو وەکو وابزانم شتێکمان نەما لەسەر ئەنەلۆگ ئێستا حەزەکەم بچینە سەر شتێکی کە بەسەر چەنێ لەسەر ئەنەلۆگ یەک مشکلەیەکی کە هەبوو مەسلەی دەنگ و سوورە لە کاتی تەسویرکردنا بە یەکەوە نەهات ئەوە زیاتر لە کلیپەکانە دەرەکەوت مەجبور کامیرەمانەکە جارێک چووە سەر گوڵێک هەتا گۆرانی بێژەکە دەنگەکەی پێگەشت بۆی دەنگەکە ئیجا بتوانێت لیپین کات ئیجا کامیرەکە چۆ سەر دەموچاوی گۆرانی بێژەکە بۆی لێوی لەگەڵ سوورەیە لەگەڵ وێنەیە یەک بگرێتەوە ئەوەش گرفتی ئاماژەم بەوەیاوتم لە کاتی وێنەگرتنە زۆر جارێ گۆرانی بێژەکە فریای لیپسین ناکە و وشەی یەکەمی ئەبژڕا گۆرانی بێژەکە هێشتا دەمی نەجوڵانەوە بەڵام ئەڕۆی بەڵام دوای ئەوە فێڵێک دۆزرایەوە کە گۆرانەکە لە کۆتایی گۆرانێتەوە تەسویر بکەی بۆ سەرەتا بۆی کە ئینسێرتەکان گرتەکانەوە سێنیت و پاوزێکت و گۆشەیەکە گوێزیتەوە بۆ گۆشەیەکی تریوێ نەگرتن بە مەزبوطی و بە سەلیسی ڕێگە کەوتەوە ئەو جۆرەی مۆنتاژی کلیپ کاکرا بۆ نمونە ئێستا لە زۆر لە کلیپەکانی کە کردومانەوەختە بە کامێرا لە ستۆدیۆیەمان کرد یەک جار لە بیدایەتەوە گۆرانەکەیمان پلەیباگە کرد بە ئینسێردەوەختە ڤیدیۆی ئینسێردا بووی لە ستۆدیۆ لە کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆنە گۆرانی بۆ نمونە هۆخەزی گیانی کە حەمەڕەوف کرد و چی و کاک داناغەنی و کۆمەڵە لەو نەرمەندانی کە لە ستۆدیۆ گۆرانیمان بۆ کردن مصور لە ستۆدیۆ بوو تەسویرێکرد ئێمە لە کۆنتڕۆڵۆ ڕیکۆردمانە کرد بە ئەو وەختەی میکسەرمان هەبوو ئەمانتوانی تەحویلات لە بینی کامێراکانە بکەین بە چەند کامێرێک لە ستودیۆ بیکەین وەکوانی کە جاران لە تەلەڤیزیۆنی بەخاوانە ئەمان بینی لە تەسویری گۆرانیان لە ستودیۆ کرابوو مەش قۆناقێکی تری مۆنتاژ بوو کە توانرا ئیتر ئامێری میکسەر بەکاربێنین لە کاتی بەرەمێنانە کە وەختە ئێمە تەنها ڤیدیۆ بە ڤیدیۆ کرایە کامێرا ڕەب دەکرا لە ڤیدیۆ ئینپوتی هەبوو سوورەی کامێراکە هاتە ڤیدیۆ وەختی کە کاسێتی بەکار نایەنا سوورەکە تەحویلەکرا وەختە بێژە تا وەختی کە بڵێن
میکسەرێکمان بۆ هاو AVE5 پێش ئەوەش دانێکی پێمانە بوو ME12 بوو شتێکی وای ناوبوو کە ئەمانتوانی چەند کامێرەیەک ئیتر لە ستۆدیا بەکاربێنی بوو گۆڕانکاری لە بینی زاویە گۆشی کامێراکانە بکەین کاویش قۆناغێکی تری مۆنتاج بوو کە بڵێن توانیمان ئیشی سویچین بکەین ئێستا پێڵێن سویچین کە میکسەرێک بەکارێنیت یەکێ لە گرفتەکانمان باڵانسی دەنگ. بەڵێ کاگی سفجان هەنێ پرسیارەیەمێ بەسەریا تێنەپەڕین چونکە پەیوەندە بەم بەشە دواییترین جاچی دیجیتال کاک تەنیا کەریم نەک پرسیارەمە جواب زانمان هاوڕایە لەگەڵمانە حەزەکەم و چەند شتانی بخێنمەوە چەندینێکە ئەڵێ لەو کاتە گەر بیرتان بێت تەنانەت هەواڵێکی دەرەوە دەست نەدەکەوت هەواڵەکان لە ڕادیۆ وەردەگیرا لەگەڵ وێنەی بێ جوڵەدا دەررا و من بیرم دێت یەکەم هەواڵی وێنەی جوڵاو لە تەلەڤزیۆنی گەلی کوردستانی هەولێر پەخشکرا ئەویش ئامێرێکی سەتەلایتی لە ئامێرێکی سەتەلایتی ئەنۆلۆکۆ وەرگیرا. دوایی پرسیارێکی کەی هەیە ئەوە چەند ڕائانەی هەیە ئەڵێ سەرەڕای ئامێرەکان سەرەتایی بوون لەگەڵەوەش ڕوئیایەکی زانستی نەبووەوەی ئەکرا تەنها ڕێخستنی وێنەکان بوو. بابەتێکی کەشی هەیە ئەوەشیانە ڕیناڵە تەنانەت دانانی تایتڵ لەسەر کاغەز بوو بە کرۆمیان میکس دائەنرا. بەڵێ ئەمە هەموو هەر هاوڕامان بوو لەگەڵمان بۆیە حەزم کرد ئێستا داینم بۆی هین نەبین. لێرەش با پرسیینێکی کەی هەیە ئەڵێ منیش لە فیلمی دابڕانەمان کێشەمان هەبوو بەهۆی دانانی دەنگ و کاریگەری دەنگی کوالیتی فیلمەکە زۆر دادەبەزیەوە شەو کاتە کە لە سینەما بەدا داتاشۆیەکی سەرەتایی نیشانەرە کە هیچ تەنها بریتی بوو لە سێڕەن. ئیتر ئەمە ڕاکانی ئەویترە گەرین بۆ توانین بچینە سەر بابەتێکیکە. من ئەوەی سەتەلایتەکەی مە ساڵی 92 بوو لە مانگی هەشتا خۆم چوم لە زاکۆ سەتەلایتم کڕیکەوە قۆناغێکی باش بوو بۆ بەشی هەواڵ کە ئیتر توانرا ئەنسات هەم لە ڕادیۆ کراوەختە اعتیماد لەسەر BBC و دەنگی ئەمریکا و دەنگی ڕادیۆ مۆنتی کارلۆ هەنێ لە ڕادیۆیانەی کە بڵێن جێی متمانە بوون بۆ هەواڵ وەکو بەشی هەواڵ ئینەکرا بەڵام ئەو برادرە ئەو ڕاستەکە کە زۆر جار وێنەی وەستاو بەکارێنرا زۆر جار وێنەش بەکار نەئێنرا چونکە لە دوای 93ەوە بە زۆری ئەوە ئیزاپەکرا کە بڵێن ئامێری سەتەلایتەکەمان هێنا دامان نائەنەلەوە بوو لە کەناڵێکە بوو سوپەر چەناڵ بوو FTI فەڕەنسی هەبوو کە لە مانگی دەستکردی هۆرتبێرد ئینەکراوەختە زیاتر پشت بەو کەناڵانە بەسراوێنەکانی وەرەگیرا و بە پێ هەواڵانەی کە بۆ خۆمان بەکەڵکات و پەخشەکرایەوە ئیسفادەمان لە وێنەکانە کرەمە ئەو قۆناغە بوو بۆ دانانی تایتڵ ئێمە خۆعافوی کە کاکستارمان هەبوو لەم ساڵانەی پێشوە کۆچی دوایی کرد ئەو دەسوخەتی خۆش بوو خەپات بوو ناوی بڵێن بابەتەکەی نووسێمە کامێرەمانە بوو کە بەهۆی میکسەرەکە کرۆمی تابوو ئیزافەمانە کرد لە کۆنترۆڵ کامێرەیەکی تایبەت پاندانام بەس بۆ ئەو باشە لە سەری ساڵی 1993 بوو من لەگەڵ کاگاکۆ عەبدولقادرە بڕیارماندا تەرجەمەی فیلمێک بکەین بەو سیستەمان. هونەرمەند جەبار معروف دەسوخەتی خۆش بە قەڵەم حبر حیوارەکانی نووسی فیلمی جەمپین جاک فلاشمان تەرجەمە کرد بۆ نەکبەتی ساعتێک و 41 دقە بوو وابزانام 1 دقە مۆسیقای تیانە بوو هەمووی حیوار بوو تا ئەم کۆتایانەش کە ئین بوو حیوارەکانمان داناوە تقریبا 1500 پەڕەی ئەیفۆر دانە بە دانە حیوار نووسراوەتەوە ئێمە بە ئەنسێر لەگەڵ کامێراکانمان دانابوو کە تەسویری ئەو حیوارانەمان کردو و جارێکی کە بە کرۆم خسومانەتەوە سەر فلیمەکە بە بۆنەی سەری ساڵی 1993 پیشانماننا ئەوە قۆناغەیەکە ئەو برادر باسی کرد کە تایتڵ و
بابەتەکان دیارە پێشتریش کاک سۆران معروف لەگەڵ یەک دوو برادری بەشی دۆبلاجی ئەو وەختەکە چارێکی چیان بەو شێوەیە مۆنتاژ کرد وەکو تەرجەمە و ژێرنووسکردنی فلم کە ئەوەش مۆنتاژێک بوو لە سەبتایتڵا لە نووسینەکە ئیشی تیاکرا لە ساڵی 90 کۆتایەکانی 92 ئیشی تیاکرا. ئەگەر بچینە سەر مەرحەلەی دیجیتالیش شەڕەکانە وەختە بڵێن ئێمە زانستیانە نەمانەزانی بەڵام فێر ببووین ئەمانزین کە چ گرتەیە لەگە گرتەیەکە باش یەکەگرێتەوە بۆ بینەر ئەوە بوو کە ئەمانزانی ڕۆنگ دایرکشن یان جەمپ لە سوورەیە بۆ وێنەکەی دوای خۆی دروست نەبێت شتە بیدایەکانی مۆنتاژ نەبێ هەموو کەسێکە کاری مۆنتاژەکە بزانێکە چ لەقتەیەک لە گەڵ لەقتەی دوای ئەوەیە بە جوانی ئەچێتە بەرچاوی بینەر. ئەما و قۆناغانە بوو کە بڵین باسمان کرد وەکو مەرحەلەی مۆنتاژ کە مەرحەلەیەکی ئەنەلۆگ و ڤیدیۆ بە ڤیدیۆکرا وەکو باسم کرد ئێدت کۆنترۆڵ نەبوو کە ئێدت کۆنترۆڵ و کۆمپیوتەری ئێستا ئەتوانی ئیشی پێ بکەی ئەگەر شارەزایەکی باشی پیا بکەی هەم لە بەیەکەوە بەستنی گرتەکان هەم لە ئیزافەکردنی سوورە بۆ سەر سوورەیەکی کە هەم لە ئیزافەکردنی دەنگ بۆ سەر سوورەیە کە ئەمانە ئێدت کۆنترۆڵ ئەو قۆناغە بوو کە ئێشتا مۆنتاژ بە کۆمپیوتەر نەهات بۆ ئاراوە کە لە لای خۆمان وەکو گەلی وەکو کوردستان وەکو تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە ساڵی 1989 لەگەڵ دواتریش کورسات ئیتر کارەکان چۆ مەرحەلەی دیجیتاڵەوە کە ئەم ئیشی مۆنتاژ چۆ بواری ئەوەی کە بە کۆمپیوتەر بکرێ هەم لە ساڵی 90 شۆ کامێرەی دیجیتال پیا بوو کە کامێرەی 8 ملیم و 6 ملیم ئیشی پێکرا کە کوالەتی بەرز ئەو وەختە سیستمی ڕەبتی کۆمپیوتەر و هەم ڕەبتی ڤیدیۆ بە ڤیدیۆ بە وایری فایروایر کرا کە 25 مێگابایتی ئەنارد ئەوەش کە لە ڕووی کوالەتیەوە بەرز بوو بۆ کاری مۆنتاژ. ئیتر قۆناغەکانی مۆنتاژ لەوێەوە چوینە واری ئەوەی کە تۆزێک ئاسانیمان پیا کرد. خۆم لە ساڵی 90 وەختە پەخشی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە ئەزمر بوو چوو بووینە ئەوێ کۆنترۆڵ و ستۆدیۆکانیش لە ستۆدیۆکەی زانکۆ نەما چوینەوێ کۆمپیوتەرێکمان دەستکەوتە بوو ئیشی تایتڵین و گرافیک و سپۆتی بینی بەرنامەکان و لۆگۆ و ئەمانەمان پێ کرد پرۆگرامێکی ئەدۆبمان ئەیا کرد لە بازار هەبوو کاری مۆنتاژ من هەوڵێکم ما ئەو وەختە گۆرانەیەکم بۆ هونەرمەند عەدنانکەریم مۆنتاژ کرد بە ئەدۆب پریمێر ئەم گرفتەکەمانە بوو ئەم گۆرانیە چۆن بخێنە سەر کاسێت کە لە کۆمپیوتەرەکەیان نەمانەزانی تا برادرێک هاو ئەو وەختە لە تەلەڤیزیۆنی خاک بۆ برادرە کاگالان عەلی ئەو وتی گرافیک کارتەیە کە ئەتوانی ئاوتی پێ بکەی بەڵام ئەمە ئەویش سیستمە لاوازەکە بوو کە کۆمپۆزیت و سوپەر و دەرزی بوو کە پیانە و BNC ئەم قۆناغانەمان تێپەڕان تاوەکو تر چونکە بەهۆی ئاڵۆقەوە هیچ ئامێرێک ناهاو تا ساڵی 2000 کەناڵی کورسات دروست بوو ئەو وەختە کۆمەڵێ ڤیدیۆی پێشکەوتوو لە دیجیتال کۆمەڵێ کۆمپیوتەری پێشکەوتوو کۆمەڵێ گرافیک کارتی پێشکەوتوو هێنەرا لەبەرەوەی کە سیستمەکە سیستمی سەتلایت بۆ بایەتەوە لە ئاستی ئەوەیانی کە بە کوالەتێکی بەرز ئیشەکانی بەرهەم بێنیت و لەوێەوە پەخشی بکەیتەوە کە مەرحەلەی سەرەتای ئەویش مەرحەلەی ئەنەلۆگ بوو تا دواتر بە ئیجباری سیستمی مانگە دەستکردەکان ناچاریان کردین کە پەخشی کەناڵی کورساتیش بچێتە
سیستمی دیجیتالەوە. یعنی کاک یوسف تاو کاتە کە کۆمپیوتەر هاتبوو ئێوە هێشتا هەر با بڵین کامیرەی VHS و ڤیددیۆتان هەر بەکارە هێنا لە ئیشەکانە؟ ئەمە سەرەتای کورساتیش کە دروست بوو زۆربەی ئیشەکان هەموو ئەرشیڤ VHS بوو، هەم کۆمەڵێ بەرهەممان وەکو سەرەتا چەند مانگی بیدایەتی کورسات هەم هەر ئەنەلۆک و VHS بووکە ئیشی پێکرا تا دوای ئەوەی کە پەخشەکەمان هەرخۆی بە وەکو سەرەتا بە VHS بوو، جگەلەوەی کە کامێرای جگەلەوەی کە کامێرای دیجیتالەوە، بەڵام مونتاژەکە ئەخرایە سەر VHS بقۆم کە سەرەتا لە کورساتەوە دەست پێکرد لە 2000 و پەخشی کەناڵی کورساتەکرا ئێمە VHSمانە زۆرجار تراکیدمان بۆ دروستە، تراکید خەتێک بەسەر سوورەکە هاتە خوارەوە زۆر جار کۆنتڕۆل لە مانگی دەستکردەوە لە قەمەر سەناعیەوە تەلەفۆنێکەکەی و پەخشتان کوالیتی باش نییە تا وردە هەنگاو بە هەنگاو لە کورساتیش بۆ نەکبەتی بە مەرحەلەیەکی زۆر هەژارانەیە تێپەڕی تاوەکو گەشتان قۆناغی ئێستیدیای لە مۆنتاژ و لە بەرهەمێنان و لە کامێرا و دەینا چونکە مەرحەلێ بۆ وەختە هێشتا ئابڵۆقی ئابووری هەر هەبوو تا ساڵی 2003 و پرۆسەی ڕوخانی ڕژێمی بەخاو تا ئەوەی کە بڵێنی تر عێراق بە دنیای دەرەوەی کرایەوە توانرا ئیترێمات تعامل و مامەڵە لەگەڵ کۆمپانیا گەورەکانی دەرەوەی بکەین بۆ ئەو ئامێرانی کە گرنگ بوو هەمان بێت و دەستمان بکەوێت ئیشی پێ بکەین. ئەوە یەکێک بوو لەو قۆناغانەی کە بڵێ لە ڕووی ئیشکردنەوە پێشکەوتووتر بوو، لە ڕووی بەرەمێنانەوە پێشکەوتووتر بوو، لە ڕووی کوالیتیەوە تۆزێ پێشکەوتووتر بوو وەکو بەرهەم، بەڵام وەکو ئەوەی کە بڵێن بە زۆر بە قورسی داخڵ بووین ئەو وەختە نەتوانرا. بەڵام تا ساڵی 2000ش هەموو ئیشەکانی کە ئاکرا وەکو تەلەڤیزۆنی گەلی کوردستان وەکو تەلەڤیزۆنەکانی تریژ وەکۆی کە بڵێن لەنەوە حۆکە کەناڵی خاک دروست بوو، هەنگاوێکی باش بوو کە کامێرایەکی پچکۆلا هەبوو دیجیتال بوو، نایان نابوو چرخەکار شتێ لە چرخێک گەورەتر بوو، بەڵام ئیشی پێکرا لە ڕووی کوالیتیەوە بەرزتر بووکە لەنەوە حۆ لە خاک کاری پێکرا زۆربەی ئەنەلۆگ بوو، چونکە کامێراکەش کە ئەنەلۆگ بۆ بایر بەخۆی پلەیباکە بکردای و ناچار ماسترینی ئەخیر کۆتاییە چۆ سەر VHS کە وەکو وایە هیچی نەکردوێ، بەڵام ئەرشیفەکەی کامایەوە بە دیجیتال بوو. بەڵێ ئەی نازانم هیچ قۆناغێکی کە هەیە دوایەوە باسی بکەین یان یەکسەر بینێتر سەرمانەیە ئەم دوایی ئیتر کۆمپیوتەر و ئیتر تەکنیکەکان هەمووی بە تەواوی گۆڕا خیاڵ لای شتەیەکە پرسیارێ بکەی بت نەوەکو بیرم چوو بێ ئەوەی کە بڵێن قۆناغەکانی مۆنتاژ وەکو دەستمان پێکرد و چۆن هاو چۆن پەرەیسەن چۆن ئیشەکان کراوە بۆ شێوەیە بۆ گرفتەکان لە ڕووی تەکنیکیەوە زیاتر بووەکەوەی کە لە ڕووی مرۆیەوە بێت، چونکە هەبوومان دەرچووی یەک قوتابخانەوەی کار لەگەلی کوردستان خۆمان فێر کردبوو، هەر لەش پەرەمان بە خۆمان نابوو، بەڵام گرفتی تەکنیکی زیاتر ئەوە بوو کە ئامێری پێشکەوت و ئامێری باشمان نەبوو کاری باشی پێ بکەین. ئەوەی کە هەیە وەکو ئەرشیف توانی بڵێن جێی شانازیە بۆ میلەتەکەمان کە ئەرشیفێکی باش لە قۆناغێکی سەختە دروست کراوە. بەڵێ کاک یوسف جان لە پشت هەموو ئەو سەختیانەوە دڵسۆزیەکە بوو، دڵسۆزی خۆیەکە بوو. من ئاگام لێ بوویەوە زۆربەتان لەو تەلەڤیزۆنە دەوامتانە کرد لە سەرەتایە بێموچە بوون، بەس خواردنەکە هەبوو، بەسە ڕۆشتم بۆیە خواردنەکەتان نەبوو تەواوە بێموچە بوو، بەڵام هەموو شتان بە دڵسۆزی و شتانە کرد، بۆیە ئەو دڵسۆزیانە لە هەموو جەیەکی کوردستانە نەکرد لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان، یعنی تا تەنانەت لەو خەڵکانەشی کە خۆیان کامیرەیان نەبوو لە ماڵەوە هەموو لە خۆشەویستیە بوو ئیبداعیان تیا کرد، داهێنانیان تیا کرد، ئیتر لەگەڵ جیازانەیە شەڕەکرا شتی پێ دروستەکرا. بەڵێ یەکێ لە پێشکەوتنەکانی کە تەلەڤیزۆنی گەلی کوردستان شانازی پێوە کە هاوکاری هاوڵاتیان
هاوکاری هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی ئەی خەڵک هەبوو ئەرشیفی خۆی هەبوو پێشتر تەسویری کردبووی خۆی بوو لە ماڵەوە هەی بوو ئەیێنا بۆ گەلی کوردستان ئەیوو بالای ئێوە بێ خەڵک هەبوو خۆی حەزی لێبوو فیلمی بڵێن سینەمایی هەبوو هەڵی گرتبوو ئەیێنا ئەیزانی دەست ناکەی و سەختە یا فیلمی تازە دەست ناکەوێت بۆ ئێمە زۆر کەس هەبوو لە هەندەران بوو لە دەرەوەی وڵات بووکە هاتەوە هاوکاریە کردین ڤیدیۆ و کاسێت و بەرهەمی بۆ ئەهێناینەوە زۆر جار ئەمە یەکێ بوو لە سەرۆرەکانی گەلی کوردستان کە دواتریش ئەم ئاماژەی پێبین کورساتیش کەوتا و قۆناغەوە لەو وەختەیە کە دروست بوو کەناڵێکی خۆشەویست بوو خەڵک زۆر هاوکاری معنەویە کرد هاوکاریەوە یەکردین کە خۆبەخش ئیشی بۆ کرد ئێمە لە سەرەتای تەلەڤیزیۆنی گەلی کوردستان چەند مانگ جارێ ئەگەر موچەیەکی بەسیط ماوەرگرتایە خواردنەکەی کە ئاماژە و پیا لە سەرەتایە هەر نەبوو دواییش کە دروست بوو فترەیەک بوو ئەویش نەما بەڵام هەم ئێمە وەکو مۆنتێرەکان هەم ئێمە وەکو ئیشکردن هەم کامێرامانەکانیش ئەو وەختەکە ئیشیانە کرد زۆر جار هەبوو بە 2 ڕۆژ و بە 3 ڕۆژ نەئەڕۆشتینەوە چونکە مەرحەلەی ئیشکردن لەو کاتەیە سەخت بەیانیانە بۆیە بەرنامەی شۆمان حاصل کردایە کە ئەخرایە سەر کاسێت وەکو ئاماژە پێیا لە بیدایەتە ئەبرا بۆ پەخش لە شاخ پەخشەکرایەوە دوانی وەڕوانیش ئەبواە بە پێ ئەو خشتەی کە دانرابوو بەرنامەکانمان بەرهەم بێنایە وەکوانی کە باسم کرد لە بەرنامی هونەر و خوێندکاران و یاسا و کۆمەڵ و وەرزش و بابەتانی کام زۆر جار بەرنامە هەبوو دەیشتە و بوارە ڕقسایەک ستۆدیۆ کۆنترۆڵە کە ئیشی تیا بکەیت ئەبایە بەیانیان تانی وەڕۆ زۆر جا کارەبا ئەبڕا یەکێ لە کێشەکانمانەوە بوو ئەو وەختە مۆلیدەی باشیش نەبوو زۆر جا کارەبا ئەبڕا مۆلیدەش ئیشی ناکرد یان ئەوە بوو جەدول بۆ کارەباکەش دانرابوو لەبەری کە سوتەمەنی گران بوو نەئەتوانرا بە شێوەیەکی پێویست کە کارەبامان هەبێت وەکو مۆلیدا هەم وەکو کارەبای نیشتیمانیش کە ئیشەکان بکەین ناچار جاریوا بوو 3 شەو ئیشەکرات تا بەیانی ئەماینەوە جاریوا بە هەفتە ناڕۆشتینەوە بۆ ماڵەوە ئەمە ئیشەکان هەم یەکەم ئێمە خۆشەویستیمان بوو بۆ ئیش دووەم دڵسۆزی بوو سێم خۆنەویستی بوو بە جوانێکی لێبوردی و ئیشەکانمان نەکرد چامان لەوە نەبوو چی ئەەکەین و چەند وەرەگرین چامانەوە بوو چی ئەەکەین و چۆن نەگاتە لای نەگاتە لای خەڵک فیدباکی خەڵک دەندانەوەی خەڵک بۆ بابەتەکان چونکە مەرحەلەیەکی زۆر حەساس بوو خەڵک تامەزرۆ بوو بە تایبەتی ئەو شوانەی کە بەرنامەی کەشکۆڵ بووایە لە مۆعیدی خۆی کە پەخشەکرایەوە گردە دەقێ دوا بکەوتە لەو سەردەمۆختی کە وەسایلە ئامرازەکانی پەیوەندیکردنە تەلەفۆنی نۆرمال بوو فریان ناکەوتی جواب بێتەوە خەڵک داوایە کردەوە بە شەوق و بە تامەزرۆیەوە خەڵک دانیشت بینەران دانیشتن بەدات تەلەڤیزیۆن زۆر جار ڕێنماییان هەبوو زۆر جار تێبینیان هەبوو کە سوودمان بینی لە ڕێنمایی تێبینەکانیان ئەمە خۆی پاڵنەرێک بوو کە ئێمە زیاتر هەوڵبەن ئیشی باش بکەین زیاتر فێربین بۆ ئیشی جوان پێشکەش بکەین ئەمە ئەو قۆناغانە بوو کە تێمان پڕام لە بەرهەمێنانی تەلەڤیزیۆنی بە تایبەتیش ئێمە وەکو مۆنتاژ وەکو ئاماژە پێ باسی گرفتەکانم کرد کە ناچینەوە سەری بەڵام هەم حەز هەم شەڕ بوو خۆمان فێر کرد خۆشمان هەوڵمانەیە زیاتر فێربین هەم خۆشمان ڕێنمایی یەکتریمانە کرد 5 مۆنتێر بووین بەڵام ئیسفادەمان لە یەکتریەک هەم لە هەڵبژاردننی ڤیدیۆ هەم لە هەڵبژاردننی میکسەر هەم لە چۆنێتی ئیشکردن زۆر جار من ڕێنمایی مەیا بەوانی کە ئەوان ڕێنماییانەیە بە من ئەوە نەبوو پێمان ناخۆش بێ ئەو باشتری ئەزانێ من ئیسفادەی لێکەم من باشتری ئەزانم ئەو ئیسفادەم یەکەم ڕۆحی تەبایی و هاوبەشی کردن یەکتریە یەکێ بوو لە کارە گرنگەکان لە بینی ئێمە وەکو ئیشی تەلەڤیزیۆن وەکو کارکردن لە تەلەڤیزیۆنە
خێزانێک بووین ئیشمانە ئەما قۆناغەموو کە بڵێن پیا هاتین وەکو کاری مۆنتاژ کە ئیشمان کردووە تا بڵێن ئیتر کۆمپیوتەر پیا بوو ئیشەکان ئاسان کۆمپیوتەر پاین بڵێن لە قۆناغی دوای گەلی کوردستانەوە کە گرنگ ئەوەیە باسی بکەین قۆناغی کورسات وەکو سەرەتا کە خۆم لێ بووم و دەستپێکی ئیشەکان کە کرا قۆناغێکی زۆر هەستیار بوو وەکو ئیشکردن هەم کۆمپیوتەر تازە هاتبوو هەم ئیشکردن ئەوە بوو زانیا چ پرۆگرامێک باشە بۆ هیچ پرۆگرامێک سەریع چونکە لە ئیشەکانی کۆمپیوتەرەوەیە کە تۆ دوای ئەوەی ئیشەکەی ئەبێ ئەکسپۆرتیکەی بیکەی بە یەک ڤیددیو ئایا ئەم ئەکسپۆرتە چەنی کات ئەویست بۆ حسابی ئەوە بکەیت تۆ کارێکی پێنجەقی دەکرد چونکە سورعی کۆمپیوتەرەکان ئەو وەختە خاوبوو ئەو وەختە ئەوایە پێنجەقەیەک سەعاتێ سەعات و نیوێک ئەمە بەبێ ئەوەی تۆ هیچ ئیفێکت و هیچ فلترێکی چاکردنی وێنەوە بەکار نێناوە تەنها ڕەبتی بینی گرتە ڤیددیوەکانی کردووە بە یەکەوە لە سەر تایملاینێک داوناوە ئەکسپۆرتەکەی پێ زۆر جارە وایە پێشەوەی ئەکسپۆرتیکەی ڕێندەری پێی بۆی بیبینیتەوە بزانی چی کردووە ئەمە یەکێ لە کارە سەختەکان بوو کە ڕێندەرەکەش وەکو ئەکسپۆرت جاریە بوو ساعت و نیە 2 ساعتی پێچ خۆم فیلمێکێک چارەکیم کرد ئیشی کاکە ئازاکردوچی بوو لەسەر ئەنفال بوو باسی پیاوێکە کرد کە ئەسی بووە لە شەڕی عێراقیران ناوگەڕاوەتەوە ناوەکەی نەما و ئەنفال بووە تاویانی دانیشتوو مۆنتاژی بەرنامەکەم کردووە کە 7 دقە بوو ڕێندەرەکەی زیاد لە 7 ساعتی پێ چۆتەوەی کە بە یەک تایم ئەکسپۆرت کراوە بوو ئەوەی چێ لە گرفتەکان و هەنگاو بە هەنگاو ساڵ بە دوای ساڵ کۆمپیوتەر لە ئاستی تەکنەلۆژیای بەرزاپەیە بوو بۆ ئیشی مۆنتاژی ئیتر ئەوە بوو کە کۆمپیوتەری وا پێیا بوو ئیتر پێویستی بە ڕێندەر نەبوو ئەوی شتێک ئەو لە کاتی خۆی ئەوتانی پریڤیکەیتەوە بیبینیتەوە بزانی ریال تایم بوو ریال تایم ئەوە نەبوو کە ئیشەکە و سەخت بێ خۆشمان گرفتێکمانە بوو نەمانەزانین کە فۆرماتی ئەم ڤیددیۆیە لەگەڵ ئەم پرۆگرامەیە بە چه فۆرماتێکە بە MP4 بە AVI بە MPEG4 بە ئەو فۆرماتانی تریکە هەیە ئایا چ فۆرماتێک لە ڤیددیۆە لەگەڵ ئەم پرۆگرامەیە کە گرێتەوە کە ریال تایم ئیشەکە بڕوا و ڕێندەری نەوێت تا خۆمان دوایی هەم لە ڕێنمایی شارەزایانی کۆمپیوتەر و هەم لە ڕێی ڕێنمایی کەسانی تر و هەم بە مطالعە و خوێندنەوەی خۆمان و هەم بۆی کەیتر ئەنتەرنێت دەستەبەر بۆ هەرزان بوو خۆمانەمانتوانی لە ئەنتەرنێتەوە بگەڕین سەیری ئەو گرفتانە بکەین کە هەمانە بزانین بە شێوەیەک ئەتوانین چاکیکردنەوە مەرحەلەکانی بڵێن مۆنتاژ بوو کە لە سەردەمی دیجیتال و بە کۆمپیوتەر بوو نابوو کە ئیشکرا دوای ئەوەی تر ئیشی تایتڵەکانمان پەرەیسەن کە پێویستی بۆ نەما بە دەست خەتاتی بنووسرێتەوە بە کامێرەینکرێ لە کۆمپیوتەرەوە ئیشەکانمانە کرد کاری نووسینەکانە چۆ سەروێنەکە بە شێوەیەکی جوان و بە کوالیتێکی جوان ئیشەکرا کە توانیمان بەرهەمی باش لە سەردەمێکی ئەو وەختەیە کە قۆناغ بەمان پەرەپەیە توانین ئیشی باش بکەین دەستان خۆش بێ کاک یوسف جان بە حەقەت من خۆم لە نزیکەوە لە بوارەکەی هابوو مەزانم چی سەختیەک بێنراوە لەو کاتەیە چۆن ئیش کراوە چۆن گەڕاون بە دوایەوەی کە چارەسەرێ بدۆزرێتەوە جاری وا بۆ خەڵکێک شتێکی وتووە ئیتر سوودت لێ وەرگرتووە خەڵکە بۆ هاوکاری کردووە بە هەموو کێشەکانی بەڵام گرنگەوەیە لەو کاتانە ئەو شتانی کە ئەکرا هەوڵە درا بە دڵسۆزی بەخۆشیەوە بکرێت یعنی من بیرمە عملیەکی تایتڵمان کرد بە کرۆم بەس عملیەکەەوە نێ بڵێنەوەی کە ئێستا زۆر بە ئاسانی ئەکرێت بەس بۆی نووسینەکە لە ڕاستەوە بۆ چەپ بڕوە ئەیتر خۆمان لێ ناکەوتەوە نەخۆش بوو بەلامانەوە
کە ئەوەمان کردووە ئەوە گەورەترین داهێنان بۆ لەو کاتەیە جان بەڵێ کرد لەگەڵ کا عوسمان نووریا ئەو تەجروبەیەمان کرد لاپەڕی نووسینەکان لەگەڵ خەتاتەکە ڕێکەوتی کە بۆ شێوەیە بۆمان بنووسێ هەموویمان بە تیپ ناوە بە یەکەوە لە پشتەوە دوای ئەوە دوو پارچە تەختەمانی ناوە وەکو تیرۆک لەم سەرەوە بۆ ئەو سەرتیپان لێاو اینجا لەو لاوە پێنی کە بەم شێوەیە وەکو بەکرێ لەم سەرەوەڵی کەرەوە بە بەردەم کامێراکەیە ڕۆی ڕیکۆر دەبوو دوایەوە کرۆمانە کردەوە لەسەری ئەوەی کە لە بەشی خوارەوەی ڤیددیۆکە بڕاوەکو ئەو کاری ڕۆڵێنەی کە ئێستا بە کۆمپیوتەر بە ئاسانیەکرێت هەر زۆر شتی کە دوایتر کە میکسەرش پێیا بوو من لە فیلمی زامێلی گەرمیانە تارماییم بەکارهێنا دیمەنێکە بوو لە فیلمی زامێلی گەرمیان لەگەڵ شەماڵی ئەحمەد ڕەشیدا کردمان ئەوە چۆن چونکە دیزۆڵفە بوو تێکەڵکردن هەر عینەن جێگەمان تەسویر کرد دوای عینەن جێگە ئەو بە جیا بوو با بڵێن ستیلمان کرد ڕامان کرد دواییتر هەر عینەن جێگە بێگەردخان بێگەرد ئەحمەد دەوری تیابینی ئەهاتە ژوورەوە لە کاتی دیزۆڵفا ئیتر ئەو پشتەمان تێکەڵی ئەمە کردەوەی تر وەک بڵێ لە ناو دیوارەکە هاتە دەرەوە تۆ ئەتر زۆرمان پێجوان بوو یان کۆپتەرێکم بەکارهێنا بوو لە فیلمێکی کەوە بیهێنە پێشتر لە کاتی تەسویرە من بەکاری دەرهێنان بیرم لەوە کردبوو چۆن بۆشاییەک لە ئاسمان دروستکەم بۆی بێڵم کۆپتەرەکە بێتە ناوەوە ئیتر دوای بە دیزۆڵ کۆپتەرەکەمان هێنایەوە نێڵی ئەمانە هەمووی لەو کاتانە جێ خۆشحاڵی بوو کە ئەو داهێنان بە داهێنانمان نەزانی بە سەبۆ من خۆم یەکێ بولوانم کە بڵێن حەزم لە ئیشەکە بوو حەزم لە مۆنتاژ بوو دایم حەزم لە بوو کەشتی تازەی بکەین ینی ئەگەر بینی بێت و ئین بوو بێ کلیپەکانی بۆ تیپی مۆسیقای بابان کرا لەو سەرمایە ئیشی جوان بوو کە کرا خەڵک تامەزرۆ بوو زۆر جار کە گۆرانی تازە بڵێن بڵاو کرایمە زۆر جار حەزمانە کرەمانە بە بەرنامەی کەشکۆڵ ئەو بەرهەمە تازانی کە ئینە بۆ و دەستپێک لە بەرنامەی کەشکۆڵ هەم ئاماژەی پێئیرا هەم لەیە بڵاوەکرایەوە خەڵک زیاتر ئەیبینی زۆر جار خەڵک تەلەفۆنێک کرد دەستخۆشیە کرد قۆناغێکی کە زۆر زۆر گرنگ بوو بیرم نەچێ باسی بکەم قۆناغی لابردنی باگراوەندی شین و باگراوەندی سەوز بە تایبەتی لە ستۆدیا بۆ کاتی هەواڵ و بۆ بێژەرەکان بەکارێنرای ماچوین گوڵەیەک یان سلایدی مەنزەرەیەکی ئامی سروش ئەقرایە پشتەوەش کە میکسەری پێشکەوتومان بۆ هاوە وەختە میکسەرێکە و پیانۆ MX50 کە ئەو ئیشەی پێکراوەش یەکێ بوو لە قۆناغەکان بیرمە کاو میکسەرەمان بۆ هاو دیکۆری هەواڵمان گۆڕی لەوەی کە پارتێشنێ لە پشتەوە بێ و هەواڵ ڕسمی بڵێن خەریتەیەکی عالەمی لەسەر بێ کردمان بە بابەتێکی کە وێنەکەمان لە MBC وەرگرت بەڵام تۆزێ دەستکاریمان کردە ڤیددیۆ میکسەرەکانە خەڵک تەلەفۆنی کرد و پیرۆزبایی ستۆدیۆی تازەی لێ کرد وایە زایی ستۆدیۆی تازەمان کردووە کە وێنەی بۆ وەرمانگرت بوو خستوانە پشتی بێژەرەکانەوە بۆ کاتی پێشکەشکردنی هەواڵەکان یا بابەتەکانی تر وەکو بەرنامە وەکو ئەوانەی کە هەبوو جاران خەڵکمان نەبوو بڵێن کارمەندە بوو ئیشی دیکۆرێ کرد بە وەکو تەشکیلی وەکو شێوەکاری ڕسمیشی ئەکرد و لەسەر باگراوەندێکی گەورە لە پشتی بێژەرەوە دانرا ئەوەش قۆناغێک بوو کە گرنگ بوو لە کاری تەلەڤیزۆنیا کرێنەوە نابوو مەرحەلەی کرۆپ کە باگراوەندیشی ناسەوز ئێمە زیاتر ئەو وەختە شینەکە باوو کارمان لەسەرەکە دەبەرەوەی بە ئاسانی لە هاچوو باگراوەندە شینەکە کاک یوسفجان کاک ئاکۆی خۆمان کاکاکۆ عومەر ئەڵێ ئایا یەکەم کاری مۆنتاژی درامای کاک یوسف گەرم بیری مار بێت چی بوو؟ بەڵێ اینجا بابەتەکان زۆر بوو وەکو ئاماژەی پێ بم من سەرەتا کاوسمان دراماڵێ وەخت دراما و فلم وەکو فلم با بڵێن ئێمە کاری دراما مسلسلە و بڵێن وەکو زنجیرە لە سەردەمی کورساتەوە کراوە کە بڵێن
من زۆر جار سەرپەرشتیم کردووە ئیشی عینیمتیانە وەڵامەکو فلم کە کرا ساڵی 93 بوو ئاگاوڕێ عەزیز کورتە فیلمێکی کرد لەسەر ڕێنمایی بۆ مین فیلمەکە ناوی سەیران بوو ئیشی کامەران ڕۆڤ بوو کە کردی من مۆنتاژەکەیم بۆ کرد لە ڕێی دووکان لای تابین لەوێ تەسویرەکە کرابوو سەیران ناو نرا سەیران کە ئەڵغامە تەقێتەوە بڵێ مینە تەقێت دوایەوە وەکو فلم وەکو وەختی کە بڵێن ئاماژەی پێبین فیلمی شانۆیی گوڵە عومەر کە وەکە تەسویر کرا و مۆنتاژ کرا من لەگە کا عوسمان نووریە ئیشی مۆنتاژەکەیمان کردووە شانۆیی ئەحەی کۆڕنوو کە ئەو وەختە ئیشی تیاکراوە دەرێنانی مامۆستا عوسمان چێوار وەڵام ئاماژەش بەوە بین کە گوڵە مێخەکێکە بوو لە دەستپێکەکانی کە ئیشی تیاکراوەکو دراما کە لە دەرەوە تەسویر کرابوو لە دوای ڕاپەڕی مۆنتاژەکەی کرا فیلمی ئەنفال دەرێنەری خوا لێ خۆش بوو کا کامەران ڕەفیق ئیشی تیا کردبوو لە سینەما نمایشکراکەوە ئیشی قۆم مۆنتاژ کرد خولە پیزە ئاماژەم پیاوەکوەوەی کە ئیشی کاک جەلیل بوو لەگەڵ کاک مستەفا ئەحمەد ئیشەکەیان کردبوو ئیشێک بوو تیجاری بوو بۆ سینەما پیشانبیرێ ئیشی تیاکراوە فیلمی ستارەشێت کە ئیشی کاک ئاسۆی جەبالی موختار و مایر حەسەن بۆ یەکژار لە سینەما نمایش کرا مۆنتاژم کردووە فیلمی سنوور کە ئیشی کاک زایر عەبدوڵڵا بوو لە ئەوەختەکە لە سلێمانیە ژیا ئیشەکە لە عەرەبیە وەرگیرا بووە حدودەکەی دوورێت لە حام بوو کرابوو ئیشی مۆنتاژم بۆ کرد یەکێ لەو ئیشانانەی کە زۆر پێی دڵخۆشم لەم ڕۆژانەشا لەگەڵ هاوڕێم کاک زایر سەدیق باسمان کرد گوڵەکانی بیابان بوو کە کورتە فیلمێکی سێ دەقەیی بوو ئەو وەختە ساڵی 99 یەکەم فیستیڤاڵی پێشبڕکێی کورتە فیلمی کوردی کرا لە هۆڵی غورفە تیجارە لەوێ لە نمایشکرا و دوایەوەش لە هۆڵی سنتەری گەنجان ئیشەکە کرا ئەو کورتە فیلمە کە کرا لەسەر ئەنفال بوو ئیشەکە مۆنتاژ هەم وەکو کاری دۆبلاج و خستنە سەری مۆسیقا و کارتێکەرە دەنگەکانی بۆ کراوە بوو لە لەو فیستیڤاڵەیە خەڵاتی باشتری مۆنتاژی وەرکرد کاگاکۆ عومەر خۆی ئاگای لێتی خۆشی یەکێک بوو لە ئەندامانی بەڕێوەبەرنی ئەو فیستیڤاڵەوە کە دەنگدانەوەیەکی باشی و کۆمەڵێک کورتە فیلمی باش بەرەمێنراو تا چەند ساڵێکی دوای ئەوەش لە 2000ەکان تا 2023 وانش تقریبەن بەردەوام و بەڵام دوای ئەوەی تر فیستیڤاڵەکە دەما ئەوە ئیشانەیە کە بڵێن ئینیکەین کۆتا فیلمیش کۆتایی فیلمی زام بووکەوەکو ئیشم تیاکردێ لەگەڵ کاگازات کوچی ئیشەکە کرا ساڵی 2001 بوو ئیشەکەمان کرد لە کاری مۆنتاژ و دواتریش کێشەی دەنگمان هەبوو لەگەڵ مامۆستا قەراداقی زۆربەیمان مۆنتاژ کردەوە بەڵێ بەڵێ کاک یوسف جان وابزانم کۆتایی بە بابەتەکە هادی تر ئەگەر شتێکت هەیە لە کۆتایە پێم خۆشە خۆتان باسی کە یا شتێکە بیرچووە ڕاستەکەم هەر سەرکەوتوو بن دەستان خۆش بێت لەشتان ساق بێ ئەرکتان کێشام شە چاوەکەمی کاک یوسف جان دەست خۆش بێ بابەتێکی خۆش بوو و ئەو ئەرکوماندوو بوون و خۆشەویستیانە بوو کە ڕۆژانێک لەگەڵ کاری مۆنتاژە و لەگەڵ ئەو جیهازانەیە کە چۆن ئیشی لەگەڵ کراوە باستان کرد و داوای لێبوردنش لە هەموو برادەرانە ئاکەین ئەگەر ناویانمان نەهێ نابێ ناوی کەسێکمان بیرچوو بێ بەدەستم قەس نەبووە بەڵام وابزانم ئەگەر کاک یوسف شتێکی بیرچوو بێ من هەوڵم داوە بیری بخەمەوە تر ئەگەر باردووکمان بیرمان چوو بێ ئەوە داوای لێبوردنتان لێەکەین سپاس دەکەم ئەرکتان کێشا زۆر سپاس بۆی کە بینەریش بابوون چاوەکە بی
چاوی منی کاک یوسفجان لە کۆتاییە ئازیزان دۆستان بۆ یەکشەمی داهاتوو لەلایەن شارەزای بواری مافی مناڵ و ژن خات و خەندان جەزا تەوەرێکی هەیە فیلمساز چی بکات بۆ مناڵی کورد بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە لە وڵاتی ئێمەیە بە ئیهمالی ژیراوە مناڵمانە بینین لەسەر جادە مناڵمان ئیتر بێبەشە لە هەموو مافەکانی خۆی ئێمە چی بکەین ئێمە وەکو فلیم سازان ئیتر خۆشحاڵم ئەگەر هەر کەسە و لە لای خۆیەوە بێت بۆی بەشدار بین بۆی مناڵەکانمان بپارێزین ئیشیان بۆ بکەین بە فلیمیش هەوڵ دەین کارێکی وا بکەین لە ئایندەیە ئەو سیستەمی مافی مناڵە بگۆڕین بۆ سیستەمێکی کەی پێشکەوتوو بۆیە خۆشحاڵین لە یەکشەمی داهاتوو هەمومان بەیەکەوە بین و دەستخۆشی لە کاک یوسفەکەم بۆ ئەم وانە بە پێزەی و زۆر زۆر سپاس هەموو بەش دەربوان چاوەکەمی کاک زوبیان